بێت ئەمڕۆ سێم ڕۆژی فستیڤاڵی تامە لە نێو پارکی هەواری شار بە سپۆنسەری دەستگای میدیای کورسات. جێگەی خۆشحاڵیامە سێمین ساڵە ئەم فستیڤاڵە سازەکرێ و بۆ دەرخستنی توانە و بەهرەکانی شێفە ناوخۆیەکانی خۆمان. ئەم فستیڤاڵە تەنها بۆ شاری سلێمانی نییە، بەڵکو بۆ هەرێمی کوردستانە و بگرە میوانەکانیشمان لە خواروی عێراقهاتون سەردانی ئەم فستیڤاڵەکەن. ئەم فستیڤاڵە هەموو جۆرە خواردنەکان لە خۆیەگرێت و چەندین بابەتی جیاوازی تریش بۆ ئەوەی لەگەڵ تامی خواردنەکانە هاوڵاتیان توانن کاتە خۆشەکانیشیان لێرە بەسەر بەرن. ئەمڕۆ هەینیە هاوڵاتیان بەڕووی فستیڤاڵەکەیە هاتوون و پارکی هەواری شار پڕ بووە لە خەڵک و بەبێ جیاوازی لە مناڵ و گەورە و بچووک و پیر و هەمویان لێرن. جا لەگەڵ ما بن لێرە لەگەڵ ئەوەی کە تامی خواردنەکانەکەین لە هەمان کاتیشا لە ناوەڕاستی فستیڤاڵەکە چەند شوێنێک هەیە بۆ پشودان بۆ بەسەربردنی کاتێکی خۆش خێزانەکان لێرن تاوەکو بتوانن شەربەتێکی سار بخۆنەوە قاوەیەک بخۆنەوە بەیەکەوە. جا من لێرەیە سانکافێ لێرە ئامادەن ستافەکەیان لێرە بزانین تایبەتمەندیەکانیان چییە، ئەوەی کە تامی خواردن یاخود شەربەت یاخود ئەو تایبەتمەندیانەی کە لای ئەمان هەیە تامی نەکردووە بزانین لێرە چۆن ئامادەیەکەن بۆی کە هاوڵاتیان تامیکەن لەگەڵ ما بن. سڵاوتان لێبن مامۆستای گیان چۆنی؟ سڵاو لێبێ باشی؟ بار سەرەتا لای تۆ دەست پێ بکەم. زۆر بەخێر بی. تۆ میشە لە ستۆدیۆ لەگەڵمانە بووی، بەڵام ئەمڕۆ لە فستیڤاڵی تامنی. ئەم فستیڤاڵە تا چەند گرنگە، تا چەند وەکو لایەنی دەرونی بۆ هاوڵاتیان وەکوی چێژ ببینن لە خواردنەکان کاتەکانیان لێرە بەس. خۆ یەکێک لە بابەتە گرنگەکان ئەوەیە کە ئێمە بوارێ بۆ خەڵک بکەینەوە لەو قاڵبەی کە ڕۆژانە تیایان بگۆڕێ بۆ قاڵبێکی تر بتوانێت شوێنێکی هەبێ تۆزە کاتی تیا بەسەر بەرێ. ئەگەر هاتو ئەو شوێنەش بابەتە کللتوریەکان لەگەڵ بابەتە هونەریەکان لەگەڵ بابەتە ڕۆشنبیرەکان تێکەڵ بێ ئەو کات بەشی هەموو لایەکی تیا ئەبێتەوە. ئەو کەسەی کە حەزی لە خواردن بێت جێ ئەبێتەوە، ئەو کەسێک کە حەزی لە بواری هونەرە جێ ئەبێتەوە لەبەر دەرفەتێکی باشیشە. زۆر کات لەم شوێنانە کۆمەڵێ خەڵکی کۆن برادری کۆن ئەبینیتەوە پەیوەندیەکان جارێکی تر تندوتۆڵ ئەبێتەوە. ینی ئەم ئاراستەیەکی گونجاو کە ئێمە بتوانین هەم پەیوەندیەکانمان ڕێک بخەینەوە هەم چێژ لە وەزعەکەش ببینین. دەستەکانە خۆش بێ هیوادارین تۆش لێرە ئەمڕۆ چێژێکی خۆش ببینیت و کاتەکانی بە خۆشی بەردێت. سپاس بۆ تۆ، دەستە خۆش بێت. زۆر سپاس. جا من ئەچم بۆ لای ئەم ستافە جوانە دەرگاکەم بۆ بکەنەوە یان خۆم بیکەم و باش دەرگاکەم بۆ بکەنەوە. زۆر باشە. سڵاوتان لێبێت، باشن ئەحواڵتان کێتان قسەم بۆکەن؟ کاگێ بار چۆنیت؟ کاگێ بار پێمان بڵێ ئەمڕۆ ئێوە لە فستیڤاڵی تام چی تایبەتمەندیەکتان زیاد کردووە بۆی کە خەڵک زیاتر چێژ لە خواردنەوەکانتان وەرگن؟ ئێمە وەکو سانکۆفی ئەم ساڵ دەرمانی گەرمامان لایە. دەرمانی گەرمانی بە حکمی ئەوەی ئێمە 3 ساڵ لە بەشداریەکەین لەمە شتی جیاوازترمان کردووە. ئەمە مۆکتێلەکانە 4 دامی ترمانی ئیزافە کردووە و زائیدەن لەگەڵ هەر مۆکتێلێکە هەدیەکی بچووکی ژین بۆی کە مۆکتێلمان لاکڕێ و زائیدەن بە خواردنەوەی گەرمیش بۆ ئەوانەی کەتر لە شەوە حەزیان لێ بێت چڵچکە تۆزە جەو ساردترەکات. شتەکان ئێمە هەمووی خۆمانە و زۆر تایبەتیشن. دوای دانیتوانین بڵین هەتا گەرماکە تەواو بێ خەڵکەم ساردەمەنیان ناخوا. شەویش کە کۆنسێرتەکە دەستی پێکرد لە فستیڤاڵەکە ئاچن ئەوەگەوێتەوە ئێرەش. دەستان خۆش بێ. سپاس بە هیوای ئەوەی کە بتوانن زیاتر خزمەتی هاوڵاتیان کەن و ئێوەش بێگومان ستافێکی زۆر جوانن و شتەکانیشتان تایبەتمەندی خۆی هەیە. دەستان خۆش بێت. بێگومان ئەوەی کە گرنگە من حەزیشەکەم بچم بۆ لای هەندێک لەو هاوڵاتیانەی کە لێرەن ئەگەر هاوکارانم لەگەڵ ما بن ئەچینە خواردترەوە هەر لای ئەمانن بۆ خۆیان کۆمەڵێک لەم ستافە جوانە خەڵک هاتوونە تێرە. سڵاوتان لێبێت، بەخێر بێن. باشن ئێوە بەخێر بێن بۆ فستیڤاڵەکە. ئێستا هاتوونەتە ناو فستیڤاڵەکەەوە تۆکو خاتونێک کە سەردانی فستیڤاڵت کردووە ئەبینی چەندین خواردنی جۆرە جۆری لێ، بەڵام لەگەڵ ئەوەشە چەند شوێنێکی پشودان کراوە تۆ لەگەڵ هاوڕێکات هاتووی. ئەمە تا چەند گرنگی هەیە؟ طبعاً پێشەکی دەستخۆشیتان یەکەم خۆی ئەم فستیڤاڵە شتێکی جوانە، بیرۆکەکەی زۆر جوانە وە لە ڕووی ئەو شوێنانی کە دانراوە خواردن کە بێت شوێنی خواردنەوە بێت. طبعاً پێویستە شوێنی دانیشتن هەبێت تۆ کە شتەکە وەرئەگری بۆ خواردنیان بۆ خواردنەوە بە شوێنێکە بێ ڕاستیتیا بگەی هەم لە ڕووی ژینگەی پاکوخاوێنەکە ئەتوانی باشتر لایەنەکە بپارێزی و لە ڕووی ئیسراحەتی شەوانەیە خێزان بێ مناڵی پێ بێ و کاتە باشترە ئەتوانێت زیاتر مرتاح بێ. دەستەکانە خۆش بێ، هیواداری کاتەکانتان بە خۆشی بەرنەسەرەوە. دەست خۆش بێ. بێگومان ئەمەی کە بینیمان ئەمە من لێرەوە کە دەستم پێکرد شوێنێکی پشودانە و لە هەمان کاتیشا ئەم هاوڵاتیانە کاتونەتە ئێرە کاتەکانیان بە خۆشی ئەبەنە سەرەوە و ئەوەشی کە گرنگە من لەگەڵ
ئەم شوێنەی پشودانە بچینە چەند شوێنێک کە وەکو براند سیرەکرێت و لەم فستیڤاڵەیە بەشداریان کردووە بزانین ئەوان تایبەتمەندی چیان زیا کردووە هەم بۆ خواردنەکانیان هەم بۆی کە بتوانن ئەوەی کە خەڵک لە شوێنە سەرەکیەکەی خۆیان تاقی نەکرێتەوە لە فستیڤاڵ تامی بکات لەگەڵ ماوە یەکێک لەو بەشداربوانەی ئەم فستیڤاڵە حەیرانە کە یەکێکە لەو شوێنانەی کە خواردنێکی تایبەتی هەیە ئێستا ڕاهاتوین لە نێو ماڵەکانی خۆمانە زۆر کات بووی کە کاتێکی خۆشتر بەرینە سەر بۆ نانی بەیانی ئەچینە هەندێک شوێن کە چێژ و تایبەتمەندی خۆی هەیە حەیرانیش لە نێو شاری سلێمانیە ڕۆژانە لە بەیانیەوە دەرگای بەڕووی هاوڵاتیانە کردوێتەوە بە خواردنە بەتامەکانی لەسەر دەستی چێ شێف شەپۆل جابزین ئەمان لێرە لە فستیڤاڵی تام چی تایبەتمەندیەکیان زیاد کرۆ بۆ خواردنەکان شێف شەپۆل بەخێر بێ مامە سەرکۆ سوپاسانەکەین ئێمە وەکو ڕێستورانتی حەیران پلان و پرۆگرامان وایە لە هەش 5 ڕۆژەکە هەر ڕۆژە و مەجموعەیە خواردنی تایبەتی حەیران ئامادەکەین ئێستا ئەم پاستای ئەلفرێدووە یەکێکە لە هەرە خواردنە بە تایبەتەکانی ڕێستۆرانتی حەیران زایدەن جگەری مریشکی فرێژ باڵێ بەڕووبە هەنار باشە ئەمڕۆ کفتێشمانێ ناوە کفتەی حەیرانی پێداڵێنەمە کفتەی سابونکەرانە یەکێکە لە هەرە کفتە بەلەزەتەکانی ڕێستۆرانتی حەیران باشە ئێوە لێرە هاوڵاتیان هەیە بۆ لایەوە بەڵێ زیاتر خواردیان لەسەر چ جۆرە خواردنێ لێرە ئێمە وەکو ڕێستۆرانتی حەیران بە خواردنی شەرقی و غەربی پێشوازیەکەین لە میوانەکانمان و میوانەکان بە تایبەتی حەزیان لە خواردنە کوردەواریەکانە و خواردنە ئیتالیەکان بە تایبەت ئێمە ژەمڕۆ پاسامان وەکو ڕێستۆرانتی حەیران پێشکەش بە میوانەکان دەگەین باشە فستیڤاڵی تام تا چەند دەرفەتێکە بۆی کە ئێوە زیاتر بە خەڵک بناسێن فستیڤاڵی تام یەکەم شت وەکو دەستگای دەستخۆشی لە دەستگای میدیایی کورسا دەکەن کە بۆ بە سپۆنسەری فستیڤاڵی تام ئەم فستیڤاڵانە زۆ گرنگە لە شاری سلێمانی و شار و شارۆچکەکانی ترا بەردەوامی هەبێ ینی هەلێکە بۆ ڕەخساندنی ناساندنی هەموو مەطعەمەکانی شاری سلێمانی و لە شوێنەکە هەمووی کۆ بێتەوە خەڵکش هەم لە ڕووی تامەوە هەم لە ڕووی نرخەوە ئیسفادەیەکی باشی لێەکەن و زۆ گرنگە لە شاری سلێمانیە فستیڤاڵانە بەردەوام بێت دەستەکانتان خۆش بێ سپاس بۆ تۆ هیوادارین کە سەرکەوتوو بن و زیاتر توانن چێژی زیاتر بن بە هاوڵاتیان دەستان خۆش بێ سپاس بێگومان کۆمەڵە شوێنی کەمان ماوە کە بتوانین بچین لەگەڵ یانە باسی خواردنەکانمان بۆ بکەن من پس پێم خۆشە بڕێ لەگەڵ هاوڵاتیانیش قسە بکەین بۆیە لەگەڵ ما بن بۆی کە چەند هاوڵاتیەکیش بتوانین بۆ چوونیان چیە لەسەر فستیڤاڵی تام ئەمڕۆ چۆن خۆیان ئامادەکردووە بێنە ئێرە لەگەڵ ما بن بێگومان هاوڵاتیان کە لێرە ئامادەن هەندێکیان یەن لێرە لەگەڵ یەکترا دانیشتن گفتوگویەکی خۆشەکەن بەڵام زۆر کات پرسیار دروست هەبێت ئایا فستیڤاڵی تام تا چەنە بێتە کۆکەرەوەی هاوڵاتیان و تاوەکو کاتە خۆشەکانیان بەیەکەوە بەسەر بەرن جا منەمە چەند خانمێک بوون لێرە دانیشتە بوون کامان خۆیان لە ماڵەوە بێگومان خواردن دروستەکەن و هەر یەکەشیان دەستی خواردنیان جیاوازترە ئەڵێن تامی دەستی ئەم جیاوازترە لەوان با بزانین بۆ فستیڤاڵی تام ئەمان بۆ چونیان چیە خاتون سڵاو لێبێت ئەمەی کە تو هاتیتە ناو فستیڤاڵی تامەوە ئەمەی کەی بینی چەندین ڕێستۆران خوند و خواردنی جۆرا جۆر بۆ خەڵک نمایشەکەن یاخود تامیەکەن خەڵک ئەمە تا چەند گرنگە بتوانن خەڵک بێ سەردانی بکات و کاتە خۆشەکانی لێرە بەسەر وڵی لە پێشەکی بەخێر بن سەر چاو خۆی گرنگیەکەی زۆرە یەکێ لەوانە هەر گۆڕین کەشوهایە کە لە ماڵەوەی تە دەرەوە زۆر خۆشە خزم و کەس تەبینی هاوڕێکان تەبینی زۆر خۆشە بۆ ئەوە دووەمیش خواردن تاقیەکەیتەوە هەنێ خواردن هەیە هینی ئێرە نییە حەزەکەی تاقیکەیتەوە بزانین چۆنە وڵی ئێوە ناخۆش یا پراخ زۆر سپاس دەکەم بەڵێ ئەرۆڵا بڵێ ئەرۆڵا وەڵاهی باشە خراپ نییە بەڵێ خۆش بێ خاتون سڵاو تۆ ئەمڕۆ چی والله پیزامان داوا کە لەگەڵ شیرینی چۆن بۆ پیزا باش بوو لێرە ئەبینی کۆمەڵێک لەوەی کە پیاوان کارەکەن خانمانیش کارەکەن ئەمە تا چەند جێگەی دڵخۆشیە بۆی کە کچانیش توانەکانی خۆیان لە خواردن و لە خواردن پێشکەشکردن بخەنەڕ والله دەستخۆشیان لێەکەم بەڕاستی بوارێکی باشە بۆ بژێوی ژیانیان ئێستامە هەلێکی باشان بۆڵکەوتە بۆ خستنە بازاری پیشەکانیان بۆ خواردنەکانیان پیشێکی زۆر باشە دەستان خۆش بێ کاتێکی خۆش بەسەر بەرن خۆشەویستان ئەوەی کە باسی کرد وتی پیزامان داوا کردووە لێرە کۆمەرە برانتی لێە دواتر منەچمە لای خۆیان بزانم چ تایبەتمەندیەکیان زیا کردووە بۆی کە
چێژی پیتزاکەیان جیاوازتر بێ لەگەڵ ماڵ. خۆشەویستان ئێستا لەگەڵ ئەو سێ خانمە کە دانیشت بووم پرسیارم لێکردن وتم داوای چیتان کردووە خواردن یەکێ لە خانمەکان وتی داوای پیتزامان کردووە. لێرە لەگەڵ ئەم هەموو تامە جیاوازە کۆمەڵێک براندی جیاوازی لێ لە خواردنەکانە. پیتزای ئیتاڵی لێرە ئەمەی کێستا بینیتان لەم کوورەیە و بەم شێوازە دروست ئەکرێ بەدار بە خەڵوس. بەڵام ئێمەمانێ زانێری زیاترمان دەستکەوێ زین چ تایبەتمەندیشان بۆ زیاد کردووە بۆی کە زیاتر خەڵک بەلای خوار ڕابکێشێ سەمنەم شێف ئازیزەم لایە بۆی کە زیاتر زاناریمان باتێ. سڵاو لێبێ لێوە کە بەشدارن لە فستیڤاڵی تام. پیتزاکانتان چ تایبەتمەندیەکتان بۆ زیاد کردووە تا بتوان هاوڵاتیان زیاتر بەلای خۆتان ڕاکێش؟ بەخێر بێن دەستخۆشی بۆ کەناڵی کورسا بە سپۆنسەرکردنی ئەم فستیڤاڵە و پیتزای ئیتاڵی بەناوبانگترین پیتزایە. پیتزا زۆرە لە ناو کوردستانەوە بە عام چەند ساڵە پیتزایە. ئێمە و تایبەتمەندی بۆمان زیاد کردووە و کە بەکاری ئێنین یەکەم لە ئاردەکەمانایە دووەم لە شێوازی شێلانەکەیەکە ئێمە ماستەر کلاسمان خوێندووە شێفی ئیتاڵی فێری کردون شێوازی شێلانەکەی ئیتاڵیە کە هیچ بڕە با بڵێن پیتزاکانی تر بە هەموو شێوەیە سپرایت و پیکی پاودەر و ئەو بابەتانی تێکرێ خومرە و سۆدە و ئەوانی تێکرێ کە بۆ سەرمەعیدە قورسە بە پیتزایەکی 10 بۆ 15 سانتیمی کە پیتزای بچووک و وەسەڵ و 24 سانتیمی تێری بێخۆی بەزم پیتزایمە گەورەکەی 40 سانتیم 30 بۆ 35 سانتیم ئەبێت بە هیچ جۆرە تێری پێ ناخۆی لەبەرەوەی لەسەر مەعیدە سووکە کە شێوازی شێلانەکەی جیاوازە ئاردەکەی کە ئێمە بەکاری هێنین ئاردێکە لە ڕێستۆرانتە پلت با بڵێن یەکەکانی ئیتاڵیا کە بەکاری هێنن و لەوەش جیاوازتر کە بۆ یەکەم جار لە کوردستانە ئێمە خۆمان مۆزێرەلای فرێشمانێنە کوردستانەوە کە خۆمان دروستیەکەین و خۆمان بەرەمێنین. باشە کەواتە ئەمە سێم ڕۆژی فستیڤاڵەکەیە. خەڵک هاتووە تێرە تا چەند لە خواردنەکانتان ڕازی بوو؟ سواز بۆخوا ئێمە لە دەریشەوە ینی ئێمە ڕێستۆران نین ئێمە شوێنی گەورە نین ئێمە لە شوێنێکمانەیە لەسەر جادە و ینی سواز بۆخوای گەورە مشتری تایبەتی خۆمانەیە و پیتزای ئێمە وەکو پێم وتی هەم لە ئاردوو لە شێوازی شێلانەکەی و لە پەنیرەکەی جیاوازە و بەڵی هەموو ئامادەبووانە. بەدەر لە پیتزایسا سێرەکەم خواردنی پاستاش ئامادەکەن تایبەتمەندی پاساکەی ئێوە چیە؟ گەر بچینە لای ئەوەن بۆی زیاتر ئەمە لێرەیە ئەم پاستا دروستەکە چی بەکار پاستاکەی ئێمە ئێستا سەرمی هێنەشە بەڵام بۆ یەکەم جارکەیڵین ئێمە لە جیاتی خامەی ئێرانەکان کە بەکارین ئێمە قەیماغ بەکارێنین قەیماغی تێیەکەین بە قیاسێک کە نە بۆ سەرمەعیدە قورس بێت و نە تامەکەشی بگۆڕ و تامێکی یەجگار خۆشی پێ لەگەڵ ئاخیر کەوچەکەی خۆی چەتاڵ حەزەکەی دانەیەکی تریش خۆت ینی قورست ناکات بە هیچ جۆرە خواردنەکان ئێمە ئیتاڵیە یانی خواردنی ئیتاڵی چکە نزیکە لە دەریاوە دایم شتی فێنک و سووک بەکارێن ئەوەی ئێمەش عادەتەن بەو شێوەیە هەمووی کوالەتی بەرز و با بڵێن براندە. ئێمە دەستخۆشیت لەکەین زۆر سپاس بۆ تۆ بە هیوای سەرکەوتن بە هیوایەوەی کامە دەرفەتێکی باش بێ بۆیە دەستان خۆش بێت. بێگومان هەتا دنیا فێنک بووە هاوڵاتیەکی زۆر ڕووی کردووە تا فستیڤاڵی تام و خەڵک هاتووە لێرە لەگەڵ ئەوەی کە تامی خواردنەکانەکە ئەوێ کاتێکی خۆشیش لەگەڵ خێزانەکانیان بەسەر بەرن و ئەیانەوێ لێرە بتوانن لەگەڵ یەکە لە یەکێک لە خواردنگەکان توانن خواردن داواکەن و تام و چێژی ئەو خواردنە بکەن. من دوو شوێنی کەماوە کە ئەوانیش براندن بۆی کە بزین ئەوان چۆن تایبەتمەندیان زیاد کردووە بۆ پیشەکەی خۆیان بۆ کارەکەی خۆیان و لێرە بۆ خەڵکی نمایشکەن لەگەڵ ما بن ئەچینە لای ئەوانیش. ئەمەی کە ئەیبینین لە دیمەنەکانە پێکەنین و خەندەی سەرلێوی هاوڵاتیانە کە بە دڵێکی خۆشەوە هاتون لێرە بتوانن هەم ژەمە خواردنێک بخۆن هەم بتوانن کاتێکی خۆشیش بەسەر بەرن. ئێستا من لە مەتبەخ سوڵتانم کە ئەمانیش یەکێکن لەو ڕێستۆرانتانەی کە خزمەتێکی زۆرەکەن و چێژ و تایبەتیکی باش لە خواردنەکانیانە هەیە تامێکی زۆر جیاواز ئەمانەش بە دەستی شێفگۆران ئێستا مەشغوڵە ئەوە لەفە بۆ هاوڵاتیانەکات. شێف سڵاو لێ بەخێر بێن سەرشتان ساق بێت. زۆر سپاسانەکەم سەلامەت. هاوڵاتیان کەیان خواردنێک تامەکەن چەند دڵخۆشیشن بۆی کە لێرە تۆ شتێکیان بۆ دروستەکەیت و بەڕووی ئەم فستیڤاڵایە. ئەلبەت کردنەوەی فستیڤاڵێکی لەم شێوانە ڕوویەکی کولتوری وەرگرتووە ئەبدەیتێکی زۆر باشە بۆ هەر فترێک جارێک کەش جۆرێک لەم کۆبوونەوە و قەرەباڵەخیانە ئەکرێ خەڵک دڵخۆشەکان لە وەرزەکانە یعنی استیجابەی زۆر باشە خەڵک زۆر دڵخۆشە دێتە ئێرە
بی خۆشە شتە بینێ خواردن تاقیەکاتەوە ئەو خواردنانەی ئەمڕۆیە ناوتانە لێرە نمایشیەکەن هەر لە ڕێستۆرانتەکەی خۆشتان هەموم خواردنانە بەردەستە و شتی کەتان زیاد کردووە لێرە ئێمە لێرە ئەو فەقەرەیەمان زیاد کردووە فەقەرەی با بڵین شاورمەی مەکسیکی لەگەڵ شفتەیە ئەم بەشەی کە لێرە هەیە تامان ڕێستۆرانتەکەمان ڕێستۆرانتێکی گەورەیە نزیکەی 400 ئایتمی دیایە بە نانی بەیانی ئەوانەوە قسمێکمان هێناوە لەوانەی کە لای خۆمان براندن تقریبان بۆ نمونە برنجە کوردیەکەمان براندێکی تایبەتە قاورمە براندێکی تایبەتە لای ئێمە ئیتر ئەو بەشانەمان هێناوە کە ئاهەمێتێکی هەیە لای خەڵک حەزی بێتی زیاتر باشە لەگەڵەوەی کە ئەم خواردنانە هەمە جۆرن بەڵام ئەمە سێم ساڵەکە دەستگای میدیای کورسات فستیڤالی لەم شێوەیە ئەنجامە فستیڤالی تام ئەم فستیڤالە چەند دەرفەتێکە بێ بۆ ئێوەی خاوەنکار کە بتوانن زیاتر گرنگی بەکارەکەن ئەلبەتە زۆر سوپاسی دەستگای میدیایی کورساتەکەن کە هەردەم لە بۆنە کولتوری و بۆنە کۆمەڵایەتەکانە ئامادەی باشی هەیە و کەسێتێکی زۆر جوانی هەیە تەلەڤیزۆنەکە لە سەرەتاوە تا ئێستا بە کەسێتی خۆی بە سنگینی خۆی ماوەتەوە ئەوە خاڵێکی زۆر جوانە بۆیە لە هەموو مناسەباتەکانە زۆر کات خەڵک بە چاوەوە بە دوایە گەڕێ تا ئەیدۆزێتەوە دەستان خۆش بێ زۆر سپاس ئێمە زۆر لە کاتان ناگرین بۆی کە بتوانن ئەوش لەگەڵ خەڵکە و خواردنیان بۆ ئاسرکەن بێگومان ئەبینین کە هاوڵاتیان بە جۆش و خۆشەوە لێرە ئامادەن بە دڵخۆشیەوە هاتوون لەگەڵ خێزانەکانیانە ئامادەن ئەوەی کە گرنگە ئێمە وەکو دەستگای میدیایی کورسات ڕۆژانە لێرە ستافی تایبەتمان هەیە کە بتوانێت لێرە زیاتر لەگەڵ خەڵک چاوپێکەوتن کە ئەوەی کە ئەمڕۆ من توانیم لەگەڵ لە هەندێک لە شوێن کارەکان لەگەڵ لە هاوڵاتیانە گفتوگۆم کرد کە بە دڵێکی خۆش و پێشوازی لەم فستیڤاڵەکەن بۆیە من لێرە کۆتایی بم بڕگەیەمێنم هیوادارم دوو ڕۆژی ماوە ئەگەر ئەم ڕۆژ پێتان نەکرا دوو ڕۆژی ماوە ئەتوانن بێنە پارچی هەواری شار بێنە فستیڤاڵی تام تاوەکو تامی خواردنە خۆشەکان بکەن.